سلاو و ریز و حسکرین بینرین هجاج استدین دنگ امریکا واشنطن پایتخت بخیرهاتنا و دکم دوی برنامه نوده جه هفترنگ به چند بابت و راپورتین رنگارنگ جبخچه چاند و هنره. لی ولایت لوزیانا یا امریکا موزخانه امریکان الیانز گاوک نو آویتیه بو آلیکاریا کسین کوربکه گو اوجی کاربن کیف خوشی و هستیاری به برهم هنرمندا بکن گو به تکنیک که نو برهمان جاره کدن دا آفرینن بشیوازه که تایبت و بالکش کابری خوبدن و راپورتی به چاوا دکن. بەم شێوەیە هەست بە تابلۆ دەکەیت. لێرە ئەم پێشانگایە چەندین ڕێگەی جیاواز نیشان دەدات بۆ یارمەتیدانی نابینەکان تا چێژ لەو کارانە ببینن کە پێشکەش دەکرێن بە ڕێگای وێنەی 3D. یەکێک لە سرنجە گەورەکانمان ئێستا دەستڕاگەیشتنە وەکو بەشێک لە تیشخستنە سەر جۆراجۆریەکان و یەکسانی. هەندێک جاریش دەستڕاگەیشتن مانای ئەوەیە شتەکان بە جۆرێکی تر بگوازڕێنەوە. جا ئایا دەتوانیت بۆ ئەو کەسانەی کە توانای بیستنیان نییە شتەکان نیشان بدەیت یان ئەوانەی توانای بینینیان نییە شتەکان بە دەستلێدان هەست پێ بکەن؟ ئەندامانی فیدراسیۆنی نیشتیمانی بۆ نابینەکان سێ جۆر شێوازی 3D بەکارهێنا بۆ ئەم خزمەتگوزاریەش بابەتی دروستکردو و هەستەکانی گۆڕی. زۆر جار دەڕۆینە مۆزەخانەکان شوشەکان دەبینین کە هیچی بۆ ئێمە تێدا نییە. ئێمە ناتوانین بە هیچ شێوەیەک هەست بەو شتانە بکەین کە هاوشانە بینەرەکانمان هەستی پێ دەکەن. ئەمە جۆرێکە لە یەکسانی بۆ ئێمە. ئەم تەکنالۆژیە بە ڕێگای 3D فۆتۆوەرکس بەرهەمهێنراوە. ئێمە تەکنۆلۆژیەکمان دروست کردووە کە هەر وێنەیەکی 2D بۆ نمونە وێنە تابلۆ هونەرێکی هەمەجۆر فۆتۆگرافی دیمەنی سەتلایتی دەتوانێت بگۆڕێ بۆ 3D. هەروەها ئەو کەسانی کە بیناییشیان هەیە دەتوانن چێژی لێوەربگرن. بۆ مۆزەخانەکەش ئەمە لە هەردوو بوارداگەشە دەکات بۆ نابیناکان و ئەوانش کە دەبینن. ئەو کەسانی کە دەبینن کاتی زیاتر دەبەنە سەربۆستکردن بە بینین لەوەی کە تەنها فۆتۆیەکی ئاسایی بێت. وێنەکانی کە نمایش کراون بریتین لە دیمەنی شەڕ، دیمەنی هونەری مێژووی و هەروها نەخشەی شوێنەکە. بۆ ئەو کەسانی کە توانای بینینیان نییە ئەم تەکنالۆژیا هاوکاریان دەکات ببن بە بەشێک لە شتێک کە پێشتر نەیان بینیوە. ئەم تەکنۆلۆژیایە پێشکەوتووە بەڕاستی بریتیە لە هەموو جۆرێ. ئەمە بەڕاستی شتێکە کە دەمانکات بە بەشێک لەم جیهانەی کە تیایدا دەژین. سینەماکارا کورد دژین جەمیل کەچا یەزیدی یا یەکەمە گۆ دەرباسی ناوا سینەما بوویە و bi rola xwe ya balkêş karî bû bala hunermenda bikişîne û cihê xwe di nava filiman de bigire. Ew bawer dike got sînema karê çîrokên veşartî di civaka Kurdî de eşkere bike. Dejîn bû mêvana min li dengê Amerîka û min xwest got hin nerîn û bîrokeyên wê bi were parvekin wisa li ser destpêka xwe dibêje. خوشبختانە کە دەمێ من دەستە بکاری سینەمایی کردی وەک هەر کەسێکی دن نەبوو بەلکی ئەسکارم بێژمەک و گەلک کەسان نەبوو و زەحمەتی بەر کارە منی سینەمایی گەلک بسانەهی دەست پێ کرد بالعکسی گەلک کەسان یا من دەما ئەول کارە منی سینەمایی هاتیە پێش وەکی داواژ من کردین و ئەس بەشدارم فیلمیدا من مبخۆش دەم خۆ گوتی نە من تااقەتە سەر ئەشی نینە هەما ئەس ناکەم هەرچەندە مشناخی خۆدا گەلک حەز کرد ئەس بیکاری سینەمایی بکەم لێ من ژەم خۆ بریاردا و ئەس ناکەم و گوت جڤاک و ماڵبات و کەسان وێ سەر من بە ئاخەبن. هەرچەندە من جەم خۆف قەرارەدا لێ من ماڵباتە خۆ پێ حەسان و شتێکی وەسا هەیە. ئەوی دەمی دەبوو و دەیکام و گوتە من چمانە؟ چما تو کار ئەکتەریە ناکەی گوتی ئەوە خەو نامە بوو من دەستنە ئینایە دەست منە کەفتیە هەر چاوە بتن
تو في خونامه بجهبينا يعني اسكارم بجنبو ديكا من زحمتي هبوا جبركو او توی وقتی دا بوریکو او زحمتی دید نکاری بو چانسا که وصانه بو بتا کاری سینمای دا وی ریبوم خوش کرد هر وصا بابي مجي هردو يعني قالك عاري كاربون ريدانا منو وبالعكس او بالت بشتيامو بون يعني اس بيج برمكو اس سينماي دا باش ضاربه ديجين تسينما نخونديه ولت التلفزيون يتكار كري تبزارو كارجي كار كريه برنامج تلفزيوني ده فيلم تي اي بيشي درهينر مانو خليل جوج روج افاي والاوروبا دجي بله وشلو ام بيجن له هاتو بيونديد نافوتشيبون قلت رولك سركيت فيلمي حاج حجيك دليست بين قي فيلمي تي كمبو وكيتا قلتي راستا بري كاري من السينماي اس بيشكش كاربوم لكنال كورسات او دمك بو دما عمري من تني شانس صال بو قالك بتشوك بوم بيشتي هنجي بيشتي چند سالا نجكار ميديا دابرام از ويدا من السليمانيا بوم دماز فكريام دهوكي هنجي هفالك من هبو قوتا منكو درهنرك هيا بنافي كاكمانو خليل كتشاكي دقارت كو بإنجليزي بأخفت بكردي بأخفت كرديجي كرمانجي تخواست بأخفت بركو كرمانجي بو فيلم هنجي بو دما قوتي من شما تو نايت فيلمي دا برينو كت ميديا شور كريا او دما بو دما بقوتينا باش بو بشتينجي وقتي دكو بابا من اسحان دايم قلنا من تشتاك عادية كو بتشي كار سينما بكي بشكلي بيونديا مقال كاكمانو خليل بيدا بو بشتينجي اسجو من كاكمانو خليل نياسي وفيلمي اولي كدا اس باش داربو فيلمي مني أوليكا أثناء أكتر سريكية فيلمي بوم أسي دوامين بوم لبومن بينجافك مصن بو يعني قالك كيف خوش بوش بركو سينما هرشاو كي خونا ديكام بو خونا مجيبو لمن متقول ديكام بدز فنينا أزي شاب بدز فنينم وقتي أو خونا بومن هاتي بيش ودبو راستي كيف خوشك مازن دلي مدابو لنفسي وقتي دا بشك ترجي مهابو أري أزي باش بكم باش ناكم بس بدل خوشي فقالك باش يوسركتي بريفاتشو دناف كردستاني ديت خانم وك جن يا يكم دناف جواكا يزيدي دي كردمي يزيدي قلت كتينا واسينما دي وت رولك دليزي رولك بيجن اريني قال لك او جواكا درخين تنت هني سينما كيجبو سينما هناك ايشو زياني جواكي برچاوان بله چا يشتر ولوت وقتي قلت الخد نر جو جنا بيجن جنا في جواكا هاني جواكا جو قال لك زور زحمتي لي براستي وانا جي بردوام تبع او بله راستي بمن ياسين وكو يكم كتشا يزيدي جارتا قوتي أجر سرانسري جيهان جي نابتن يعني همون أفهم يزديان أجل هارما كردستاني جيبت أفبو من سر بلنديك جلك وأز جلك بخوشم كو أس يكم كجبم أبي بينجافي بافيجم وفي ريفكم في درجي فكم بو جلك كتشندي كو بشمن أو جي خونا وانا كو ببنا أكترو بنا كاري سينمايدا أكيد أس يسر بلندم هرب صامل باتا مجي بفيتشن دجلك أسر بلندا وجلك بك كيف تخوشن دجين دناف سينما كردي دجي تشتكيدن هي جورولا جنا جنتيد نرولكي ام بيجن برچاف ليزن چه بيويست جو جن قارب دركه خبت برچاوان بيترس يعني او هنره او سينماي او جنا قارب چروكي بيجي باواي كي خوشك بيجي او گراني او باريهاني لسر ملي دري نرايه سر ملي جواتي يا سر بلا جنتنه كچيمه خنادم بيش او قاوا باويجن وتكف نفس سينما كردي ده نا هنرا كردي ده گرم بيش بله الراستي ده اف وكده قلتي اف بلا سرملكيه السرمله هم غايه السرمله دايركترايا درهنرايا شبركو هندك درهنرانا بلكي زحمت بخم بو جنيه ببنا اكثر قالك كيش هنا قالك اسباب هنا كو درهنر بوي اكثر كتش عنكو جن آسان بكت عن زحمت بكت وجفاك شيء يعني اما بحث كده انساني جفاكك ما هيك دائما حاضرك وبحث وان كسام بكت بينا بيش خاص اجر جن بتن جفاكي تأثيرك قالك ما زن هي هر صاجم خوشي وكيتا قلتي بيت ترس هر او ترسي والجنيه دكت كنا يتبيش كو خونة خب جهنينة بس جا من بوها مو جنان او كو اجر ترسا وان راد قرت بلاوي ترسي بش خو به انه بتشنا بيش او دي بينن كو خونا خود ان جهو او دي بيش كفن
لی باجار سلیمانی پیشنگاه 29 وینگرین کرد ژ رجلاتی کردستان لدار کتبه امنیری ما باز مجید سردانا ویکر و هن هوربینی یه وی پیشنگاه و جورین هنرا وی بشکشی مکر. فۆتۆ دنیایەکی زۆر گەورە و زۆر فراوانە هەموو مێژووی بەشێکی زۆری مرۆڤایەتی لە ڕێی فۆتۆ دۆکۆمنت کراوە گەڕەرەوەی زۆرێک لە ژیانی ئینسانەکانە بیرم لەوە کردەوە چۆن بتوانین ئەم دنیاە فراوانتر بکەین ئەگەر وەکو ناوەندی حەوڕەنگە ئێمە بتوانین بۆیە سەرەتا بەم پێشەنگای دەستپەن پێ کە بەرهەمی 29 فۆتۆگرافەری ڕۆژهەڵاتی کوردستانە کە هەر یەک لە زوومی کامێرەکەی خۆیەوە ساتێک لە ساتەکانی ژیانی کوردەواری لەو بەشەی کوردستانە تۆمار کردووە. ئەوەی کە لەناو هۆڵەکانی بینین بەشێکی زۆری فۆتۆکان تایبەتە بە جەژنی نەورۆز هەرێک لە فۆتۆگرافەرەکان ساتێک لە ساتەکانی با بڵێن هەڵگیرسانی ئەم جەژنەتەوەیی تۆمار کردووە. هەستێکی زۆر خۆشمانەیە کە هاتوین لەگەڵ فۆتۆگرافەرەکانی سلێمانی پێشانگایەکمان پێشکەش کردووە پێمان خۆشە کە ئەوانیش بێن سێریان بکەن و ڕاو بۆچوون خۆیان پێمان بڵێن. وەکو خۆم زۆرتر حەزم لێ لە تەبیعەت فۆتۆ بگرم بەڵام پێویستەکە بۆ کۆمەڵگای ئێمە کە لە کولتور خۆشمان فۆتۆگرافی بکەین و لە هەردوو بەشیا بەشدارم. هەم پێم خۆشە کە ئەکس وێنەی تەبیعەت و هەم وێنەی کولتوری کوردی خۆمان بێت. ئێستا بۆ پێمان زۆر خۆش بوو زۆر هونەرمەندی کۆنی سلێمانی هاتوون و سەیری پێشانگاکەیان کرد و ڕابۆچوون خۆشیان پێمان ناڵێن کە پێشانگاکەمان چی باشە و چی کەم و کورتەوە بۆێمەش زۆر شانازیە. ئەمە سەرەتایەکە بۆ دروستکردنی فستیڤاڵی فۆتۆی کوردی کە بڕیارە لەگەڵ ئەو خۆشەویستانە پێکەوە کار بکەین وەکو چۆن ڕۆژی فۆتۆی جیهانی هەیە لەمان کاتێ ئێمە بتوانین ڕۆژی فۆتۆی کوردی دروست بکەین. هنر بهر آوایی چاوی جواکیه او دکار تشتین و شارتی زلال و روم بکه وسا اف نگار کشا جن لی موصلی بریکا هنر آخوه ایشو زیانین لسر جنان لی باجاری موصلی دیار ده. هرچنده هتا نوکه جن لموصل د بیاوه هنری دا برێژەکە gelek kêm dibejdarin û bi taybet strangotin û şano û drama ji ber ku civakê evê deverê rêkê nadetin her jinek bi gorey heza xwe kar biket. Buşra Talal li par saliya êkê derçûye li peymangeha hunerên ciwan beşê nîgarkêşiyê û şiyaye bîte xudana sedan tabloyên corewcor belê piraniya caran ew li ser jina mîsilî kar diketin û firçe û rengên wê azarên jinê durust ketin. Her wesa Buşra dibêjît arezûya jinê li Mosilê hatiye binpêkirin û bi taybet dê biyavê hunerî da.
كثير يعني كثير إنه گەلک گەچ هەنە دەنگی وان خۆشە لێ مالباتە وان ڕێکی نادەنێ ئامیرێکی بژەنن یان سترانە بێژن و ئەگەر لە بەشێکی پەیمانگەی هاتنە وەرگرتن و فێری موزیکی و سترانە بوون لە داوی ڕێکمێناهێتەدان سترانە بێژت و موزیکی بژەنت هەر وەساژن نوێنەراتیە گەلک کارا دەکرد لێ لە مووسڵێ مەچ گەچنینن و هونەرمەند بن لە سەرانسەری عێراقێ مەچ گەچنینن و بناودەنگ بن و هونەرمەند بن شهرت فنانة لسردمê çekdarên Daeş evê nîgarkêşê sedan tabloyên dîmenên süruştî çêkirîne û ji ber ku herdem di mal dabûn û di bêbehir bûn ji derkeftina û tirs û kuştin li ber çavên wan bûye. هي كانت يعني شغلات متنوعة لە ئەوی سەردەمی من گەلک تابلۆ دروست کردینە و زۆربەی وانا لەسەر دیمەنین سرشتی بوون ji ber ku em herdem li mal bûyn û lewma min li ser xeyala xwe dirist dikirin û tabloyên dîmenên siriştî min çêtkirin her wesa li evî serdemî min tablo dirist kirin li ser jinê û ser azadiyê Nîgarkêşî bi destên her kesekî ve nahêtin çi jin bît yan mêr bît eb tinê her kesê hez û arezoya evî karî hebîtin dê gehîte armancên xwe lewma Buşra her ji zarokîniya xwe giringî bi evî karî daye û nûke li çendîn mihrecan û pîşangehan bejdar bûye û bûye pêşrewa jinên mîsilî dê biyavê nîgarkêşiyê da. Kawa Umer dengê Amerîka, Mosul. لێ باژارê xanqîn civaka vî bajarî bi dilxweşî rêz lê hunermendê vî bajarî kir û lê hola ya çand û hunera bajêr bi awayekî gelekî balkêş rêza xwe da van hunermenda kaberê xwe bidin vê raportê. خانەقینیەکان لەم هۆڵە کە هۆڵی کولتوری خانەقینە کۆبوونەتەوە تا ڕێز لە هونەرمەندە دێرینەکانی شارەکەیان بگرن. ڕێز لە 28 هونەرمەند و شێوەکاری خانەقین گیرا کە زۆرێک لەو هونەرمەندانەی ڕێزیان لێگیرا تەمەنی هونەریان لە کۆتایی نزیک بووتەوە. وەڵە براگەمی من دڵخۆشی من لای کارەیانەکردنەی فکر جەماعەتکردن کە ڕوادکردن دائما ڕوادەکان خۆت زانیت دەگەشت بەنارەی خۆیان ئەساس ئەی وەڵعن لە خانەقین فتەکریمیان واجبە لەبان گشت ملەت ئەم تەکریمە زۆر گرنگە بۆ هونەرمەندان چووکت بەردەوامە بێ ئیشەکە ئەو ڕوادەکانی بێژین وەکو ئێمە گەوراگان لە ئەمر ئەو گەنجەکانە لە ئێمە فێرە بن ئێمەشە فێرە بین لە لیان ئەوە زۆر گرنگە بۆ خانەقین چووکت خانەقینیشە شۆنی فەنە شۆنی هونەرمەندە شۆنی شێوەکارە شۆنی هەموو چیشی سەقافی هەر لە خانەقین دەرەچێت. هاوکات لەگەڵ ڕێزگرتندا لە هونەرمەندە دێرینەکانی خانەقین سنتەری چالاکی گەنجان پێشانگایەکی شێوەکاریشی بۆ ژمارەیەک شێوەکاری گەنج کردەوە. ئامانج لە پێشانگاکە تێکەڵکردنی ئەزمموی هونەرمەندە دێرینەکان و بەهرەی گەنجەکان بوو. ئەمڕۆ بەجاریمان کرد لەم پێشانگای شێوەکاری هونەری خانەقین چەند هونەرمەندێکی من لە چەند تابلۆیەکی جۆراجۆر مشارەکەمان کرد و خۆشحاڵی من کە ئەو جۆرە پێشانگانە ناو شاری خانەقین دەکرێت. خانەقین ئێستا لە دۆخێکی ئەمنی تایبەتدایە. بەرپرسی سنتەری گەنجانی شارۆچکەکەش دەڵێت ناهێڵن دۆخە تایبەتەکە خانەقین لە هونەر دوا بخات. پەیامێکە لە ساڵانێکە خانەقین هەمیشە پڕ ململانێ و کێشمەکێش بووە و ئەوانێک کە تەمەنێکیان هەیە بەردەوام بوونە لە خزمەتکردن بە بواری مەدەنی و درێژە پێدەر بوونە لە بواری هونەری شێوەکاریدا و نەیان هێڵاوە ئەم شارە دوا بکەوێت لەو کاروانە و ئێستاش کە خانەقین لەو وەسعەیە و لەو تایبەتمەندی خۆی هەیە وەنەوەیەک هەیە درێژە پێدەری بەرنامەکانی ئەوانن و نایڵن خانەقین ئاستە مەدەنیەکەی دابەزێ و دەوترێت هونەر ئاوێنەی گەلە بۆیە خانەقینیەکان نایەنەوێت لە هونەردا ببڕێن دەیانەوێت لە ڕێگەی تێکەڵکردنی ئەزمون و بەهرەی هونەرمەندانی کۆن و نوێوە کاری هونەری پێش بخەن. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا خانەقین. Li gor gelek fêlesûf û nivîskaran got hunera mûzîkê dikare giyanê mirovan aram û azad bike. Ji ber wê jî welatê Astralya dest bê programeke taybet kiriye ji bo alîkariya kesên nexweş bike birêka mûzîkê. Gelo ev gava bi kêr hatiye yan na ka em bibînin bêçawa ev program birêve diçe. ئەگەر بە تەمەەن بیت و چەند مانگێک لە نەخۆشخانە بمێنیتەوە لەم نەخۆشخانەی ئوسترالیا بە مۆسیقا و گۆرانی کۆنەکان کە نەخۆشەکەش دەبێتە بەشێک لەو کارە هونەریە
چارەسەری تەنیاییان کردووە. بەم مانگی حوتەی کە دێت 3 مانگ و نیوە لەسەر ئەم کورسیە دانیشتوم. کاتەکانم زۆر شتی خۆشی تێدا نییە. ئەم مۆسیقاژەنە بۆ مێری بۆتە فریادڕەسی تەنیایەکانی. G'day, Marion. How you going? Hi, Will. I'm fine. How are you today? You are my sunshine, my only sunshine. Being able to deliver. ئەوەش سوودی بۆ منیش هەیە. بتوانیت ئەو مۆسیقایە بگەیەنیت کە خەڵک جۆت لێ بگرێت. ئەوان بەو گۆرانیانە ئاشنان. لێرە دانانیشیت بە تەنها بیر لە خۆت دەکەیتەوە مێشکت لە لای شتی ترە. ڕەنگە مۆسیقا ئەو شتە بێت کە من خۆشم دەوێت. ناتوانم بڵێم چەند پێی کاریگەرم. مۆسیقا و گۆرانیەکان و کارە هونەریەکان ئەوانەی لە زمانیش کەوتون هەوڵ دەدەن قسە بکەن. ئەو کەسانەی کە چیتر ناتوانن قسە بکەن تێکەڵ بە گۆرانیەکان دەبن و بەشداری لە بودنەکەی دەکەن. ئەوە شتێکی سرنجڕاکێشە بۆ خێزانەکان و بۆ ئێمەش. ئەم نەخۆشخانەیە هەوڵێکی نوێ بەکاردێنی کارکردن لەسەر دەرونی نەخۆشەکان تا بە چابوونەوە بگەن. لەو باوەڕەدا وایان لێ دەکەم هەست بکەن کەسێکی تایبەتن نەک تەنها نەخۆشێک بن لەم سەرزەمینە. ئەوان زۆر بەتەنگ مێژوو ژیانی خۆیانەوەن. هەوڵی ئەم نەخۆشخانەیە ڕۆیال هۆبەرت ناوازەیە و تا ڕادەیەکیش نوێیە لە جیهانی چارەسەرکردنی نەخۆشەکان. هنرمند و سترانبێژ محمود عزیز شاکر یەک ji stûnê strana nûjen ya Kurdên Sûriyeyê golkêleka Aram Tîkran Mihemed Çêxo Seîd Yûsif û hinî din şêwazeke nû ji stranbêjiya Kurdî ava kirin. Di nava zor û zehmetî jiyanê de niha li Hewlêrê dijî. Peyamnêrê me Ehmed Zîbarî serdana wî kir û me xwest got em vê raportêrê ji we re amade bikin. سترانبێژ و هونەرمەندê navdar Mahmud Azîz yek ji stûnên serekî ye di strana Kurdî de lê Sûriye li kêleka Aram Tîkran Seîd Yûsif û Mihemed Çêxo û hin hunermendê din ku ji salên şêstan ve ew birayê xwe Mihemed Alî Şakir dest bê hunera xwe kirine. سالا 1969 وقت دبي بيكا اولي قمدس بهنري كر مد ازغا بغداد تومار كر وسركفت مسسترانتي تومار كر جوتن واواز يوسف برازي وشاغي وقت دبي علي كاريام كر وريا هنري جمر بكر سرانيه كمين اسبي وقت دبي شهري د اذاعيدي وحتى انا گلیزاری ریویوی پروانه گلک سترانه مهنه گوه عالم ده یعنی و ذکرت موان چاوا گلک سترانه مد گوه عالم ده وقت به مانه محمود عزیز با امیرا عودی هات ناسکرین گول ناو کردان پر نناسکری بو و بشوازک گلکی تایبت سرانا کردی پیشکش کر بدنگ خوی زلال وک آوا کانیا جبروشا سوریا و شر نافخویی هنرمند محمود عزیز و مالباتا خو نچارمان و بری خودان هولیری اونها لوید دیجی او کلو درد خو بعود و آوازین خو درتینه کوزو کوچم بلغان گران دانی دم خانی خانه براواز نمینه بدهان استرانên dilxweşî û evîndariyê pêşkêşî keç û xortê Kurda kir ji Gulînar, Perwîn keça nû gihiştî, Gavalmeha Eîd û Erefat, Zave û gelek stranên din. Roz bil Tebûk zave 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 Gulal peşirûk zave 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 Li sala 2016 de Radya Arta FM Mahmud Azîz felat kir wekû rêzgirtinê ji hunera wî û kesayetiya wî ya barkêş re. Bi stran û awazên xwe Mahmud Azîz qonaxeke nû dê strana Kurdî de ava kir.
و حتانی آنا سترانی وی دوی کچو خورتی کردان ده این وجین دبه و پی شادبن. لقمان احمد، دنگ امریکا. لی نیویورک فستیوالا پریا دریایی لیدار کت به جوشک مزن هنرمند موزیکجن اکتور چالاگوان و هنی دن جواک بشتاری وی فستیوالی بون به رنگین جوان و بالکش اف فستیوال بریوه چو سینان تنج دمر لوربو و اف راپور جمره آماده کریه. لخرخ کونی آیلندی کل بروکینا نیویورکیه به بیشتری هزاران کسان فستیوال پریا دریایی هاتل دارخستن. د فستیوال مرمید آنگو فستیوال پریا دریایی دا کوکی یکش فستیوال هری مزن این نیویورکی تی قبول کردن گله کسان جلو برگا پریا دریایی لخوای کر. آرمانجا فستیوال کج سال 1908 سیان ور و تل دارخستن پیروز کردن هاتنا هاوینیه. تیفانی هارت کو تبل فستیوالی بو گوت کوی گله کیفش فستیوالی گرتیه او هادوماند. We usually watch it on TV, but this is our first time here with his school, with my son's school. ایرو جبو فستیوال پریا دریای تویزارو گنخوا هاتم ور. پتر د تلویزیون دا من اف فستیوالا تماشا دگر. لیبل ای سال من دخواست از بخوا ببینم. جبر کو لورم گلک کیف خوشم. لور گلک جالاکی و جلوبر گنجه هنه. هن کس جید رقصن. بریا گلک سالان اف فستیوال دست بگیریه. و هر سال به بشداریا گلک کسین فستیوال دی بگانین. برندن کولمن کو به جلو برگا کورسانان تبل فستیوالی بو بالک شانسر جهرنگی فستیوالی او ها دوام کرد. People love to dress up in costumes, as you can see. د فستیوالا پریا دریای دا گلک کس جلوبرگن جهل خوا دکن وکی کوهون جی دبینن من جی جلوبرگن قرصانا لخوا کرنا. فستیوال با آوائه کی رنگینو به هنگا از خوا گلک بختوارو به هیجان از دکم. هنکشون دا ازی هوال اخوا و چند هوالین خوین دن ببینم و امه به هفره لهمو جلوبرگن جهین فستیوالی بگرن و ببینن و به چالاکین جهی کف خوش بن. ده فستیوال دا ده همان دم دا مراسیما مشی جی تیل دارخستن. هن کسین کوتف لمشی دبن جدورن دور تیل نیویورکی و بریا چند مهان جلو برگن خوین فستیوالی چی دکن. اجی دمشا 2 سال بری دا مشیابوم. هیوی دکم که هر کس دل خوش با. Awesome stuff. گبی فورتش کو به تیوی خوش کو حوالین خود تبل فستیوالی بو و ها خبر دا. Today we are celebrating the summer solstice and we are here in Jiboku em festivala Perya Deryayê pîroz bikin hatin qereka Coney Islandê. Avayê Perya Deryayê tê wateya lixukirina van cilûbergan ku an niha hûn ser min dibînin. Ango hûn bi qalikên ajalên deryayê û pêlikên masiyan xwe dixemlînin. Ez îsal cara ewil beşdarê vê festivalê dibim. Xwişka min li ser festivalê lêkolînek kir û paşê ji min re behsa lêkolîna xwe kir. û ez jî wisa fikirim ku beşdarbûna vê festivalê ev ê karekî gelek xweş be. Min bi xwe cilûbergê xwe çêkir. Bi tevî xwişk û hevalên xwe ji bo ku demekî xweş derbas bikin em hatin vir. Sinan Tunçdemir, Denge Amerika, New York. به راپورتا بالکش ام گیچن داویا و برنامج هفت رنگ حیانی برنامه دنی بمینن دخیر و خوشیه ده هر شادن